کاکتۆر بەخێربێ بۆ یەکەمین پێداچنەوەی خێرای لە تاوەری تەندروستمان لە قیراپەڕێن. کاکتۆر هەڵسەنگانی ئەم جۆرە ئیڤێنتانە لەم دەبەرەدا ڕۆڵ و گرنگی چییە؟ دەستان خۆش بێ، سوپاستان دەکەین بۆ ئەم ئیڤێنتە زانستەی کە کردان، بەڕاستی شتێکی زۆر باش و دەست پێکێکی تازە بوو. هیوادارم کەرتی تەندروستی تایبەتەکانی تریژ وەزایدەن، کەرتی تەندروستی گشتی جارانی تر لە داهاتوودا هەڵسن بەو کارە و چونکە ڕیفرەشمنتێکی زۆر باش بوو لە ڕووی زانستی پزیشکیەوە بۆ ئەپدەیتکردنەوەی زانستە پزیشکە تازەکان، کارێکی زۆر باشەوە. هیوادارم بەردەوام لە دووبارەبوونەوەدا بێت و چونکە گرنگێکی یەکجار زۆری هەیە بۆ بەرەو پێچوونی بواری زانستی پزیشکی لە نەوە تازەکان و لە ئەوانش کە پێشتر لەم بوارەدا پراکتیسی ئەم مهینەیان کردو. دەست خۆش بە کاکتۆر. ئێوە بەخێر بێن، دووبارە هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم، تەمە درێژ و سەلامەت و سەرکەوتوو بن ئینشەڵڵا.